ئاستەکانی نەتەوەی عەرەب. ئەم نووسەرە لە ڕێگەی نووسین و شعرەکانیەوەدا کۆچی لە مافی ڕەوای گەلی کورد کردووە. هونەرمەند بەختیار هەڵەبجەیی لە ڕێگەی ئەم پەیکەرەوە پێمانەڵێدا کۆچی لە ڕاستی و دادپەروەری سنوور و نەتەوە نازانێت. لە ئێستادا من کارێکم کردووە بۆ بیرمەندی گەورەی عەرەب هادی عەلەوی کە پیاوێکی گەورەی مفەکرێکی گەورەی عەرەبە. ئەم پیاوە لە ساڵی 1970 پاش کیمیابارانی هەڵەبجە دێ پاکانە نامەیەک ئەنووسێ کە حەشا لە نەتەوەی عەرەبە کا لەسەر کیمیابارانکردنی هەڵەبجە لە شعرەکەی خۆشیاڵێ من داوا لەو مناڵانە کەم کە ئێستا لە لادەکەی خۆیان یاری ئەەکەن یاوەکو سەرقاڵی هەشتێکی ترن من داوا لە ئەو خەڵکە ئەەکەم کە لەوێ بەبێت تاوان بە کیمیاوی کوژراوە بەم شێوەیە ئەم شعرەی مامۆستا جەمال غەمبار کردوێتی بە کوردی لە جێری ڕۆژنامەکانی کوردستانە بڵاو بوویەوە. ئەم پیاوە موقفێکی زۆر جوانی نوان ئەڵێ من بەری ئەم لەو خوێنی ئەو فڕۆکەوانەی کە قەسفی هەڵەبجەی کردووە من بەری ئەم لەو جمهوریەتی کە قەسفی هەڵەبجەی کردووە. ئینسانێکی زۆر ئینسانانە و زۆر جوان باز لەو کارەی خۆیەکە. هاوکاتیش پاژەوە کە ئەمە ئەنووسێ مامۆستای بەڕێز عەبدوڵڵا پەشێو شعرێکی بۆ ئەنووسێ ئەڵێ تۆ باڵای بەرزی خۆت لەکوێ هێنا لەناو ئەم کورتە باڵایەنە بەو شێوە دێتە خوارەوە. خۆشحاڵم کە هاتن ئێوە سەردانتان کردم ئەم کارە ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە لە شاری هەڵەبجەدان لەناو مۆنومنتەکەی هەڵەبجەدا. هونەرمەندان نیگەرانن لەوەی کە نەتەوەی کوردی شاوشێوەی گەلانی دیکە خاوەنی دەیان کەیسی جینۆسایدە. بەڵام تا ئێستا هەنگاوی ئەو تۆ نەندراوە کە ئەو پرسە لەسەر ئاستی گیان لە سینەمادا ڕەنگ بداتەوە و لە ڕێەوە ئەو پرسە گرنگە بە جیهان بناسێنرێت. هونەرمەندان ئاماژە بۆ ئەوکەن کە لە ساڵانی ڕابردوودا هەوڵی سەرەتایی هەبووە بەڵام لە ئاست ئەو پرسە گرنگەدا نەبوو لەو ڕۆوە حکوومەتیش بە کەمتەر خەمەزانن. بەداخۆ نەمانتوانی وەکو جوولەکەکان وڵەکۆست بیبینە ناو جیهانەوە. ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە نە کۆمپانیامانەیە نە هونەرمەندەکانمان دەرفەتی ئەویان بۆ ڕەخساوە کە بە شێوەیەکی باش کار لەسەرەوە بکەن. سیناریستی باشیشمان بەداخەوە کاریان لەسەرەوانە نەکردو. ئەو سیناریستانمانەیە کە کارەکەن ئێستا لەسەر بابەتێکی لۆکاڵیان بابەتێکی زۆر ئاسایی کە ناتوانێ ببرێتە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بۆ ئەوەی بە جینۆساید بناسرێت. ئەم بابەتانی خۆمان بە تایبەتی هەڵەبجە ئەنفال یام یەزیدیەکان ئەمە کاریگەری لەسەر بەڕاستی هونەر هەیە کە ئێمە هونەرمەندەکانمان بە ئاستێکی لاواز هاتووەتە پێشەوە. کۆمپانیەکانیش هەروەها کۆمپانیەکانیش ئاستێکی وایان مادەیەکی وایان نەخستوەتە بەردەستمان کە بتوانین کار لەسەرەوە بکەین و حکوومەتیش دەرفەتێکیەوەی بۆ ئێمە نەڕەخسانەوە. ئەو بابەتێکی زۆر هەسیارە هەتا ئێستا نەکرا بە گیانی ڕاستەکەی ئەمە بە لۆکاڵی کارمان کردووە. لۆکاڵی ئمە بەسمان لەوەیە کە هەستمان کردووە قووەت و هێزی سینەما هەر ئەوەیە کە بۆم لە بینەرەکانی خۆمان کارەکانمان بینن. لە کاتێکا قووەت و هێزی سینەما کارکردنە لەسەرەوەی کە پۆینتی کار و ڕوودا و حەدەس و کارەسات لەکوێ وەرەگری و لە کوێیەکی بە جیهانی. ئەو حەدەسانە چۆن وەرگری، چۆن سیاست تیا بەشداری پێکەی، چۆن ئاین تیا بەشداری پێکەی، چۆن وڵاتان بەشداریەکەی لە سیناریستەکە تا بۆی وڵاتان بتوان بە ئیجباریان خۆیان کارەکە ببینن. ئێمە بە لۆکاڵی هەمیشە کارمان کردو بەڵام ئەکرێ ئەو هەنگاوە برین کە کارەکانمان جیانی بێ بۆی هیچ ئەگەر وڵاتێکیش خۆی مەبەستی بێ بڵێ من ئەم سینەما بینم چکە باسی قەزەیەکی جیهانی ئەکا وەکو جینۆساید، وەکو مەسەلەی سیاست، وەکو مەسەلەی ئاین، وەکو مەسەلەی مێژوو، وەکو مەسەلەی کۆمەڵایەتی دەرونی ئەوە بەڕاستی بە هەندۆرجێت. ئاستی خوێندنی هونەری سینەما، ئاستی پشتگیریکردنی مادی و سیستمی شێوازی سیستمی پارەیان بە فیلمساز، ئاستی سندیکایی، ئاستی بە بازارکردن، ئاستی ئەو ستۆدیۆ و تەکنیک و ئەکوپمنت و ئەنانی کە هەمانە ئاستی بە بازارکردن. هەموو ئەم ئاستە لاوازانە لە عێراق و لە کوردستانە وای کردووە کە سەخت فیلمزاز فیلم بەربێنێ. ئەتوانێت ئەو فیلمە ئەزمونیانە تایبەتانەی نیگای خۆی بکە بە پارەیەکی کەم کە ناتوانێت شەڕەمان پێ بکە لەگەڵ دنیاە و قاچمان بخێنە ناو دنیا. بەڵام ئەمە ئەوەش ناگەێنێت کە بڵێن هەندێک ئەزمون لە ڕابردوانە بووە کە کراوە و توانیوتی بەپی ئەو
بارودۆخی لەو زەمانەی کە فیلمەکەی تیابەراتەوە بەشداری جیهانی بکە و بەشداری ناوخۆیش بکە بەڵام بەڕاستی بەم شێوەیە بواری سینەما پێش ناکرێت بەم ئێستێکەتیایەت ئێمە زۆر بە ئاسانی ئێمە تا ئێستا سندوقی پشتگیریکردنی مادی فیلمسازانمان نیە لە کوردستان هەر زۆر بە ئاسانی یعنی کێشەی گەورەی بەردەم فیلمسازان لە کوردستان ئەوەی چۆن پارە بۆ فیلمەکانیان پیاکەن ئەمە چەند ساڵە باسیەکەن ئەم شتە ئەبێ حەل بێ. بەردەوامین یەکێک لە گرنگترین ڕوودا هونەریەکان لەسەر ئاستی جیهان بە تایبەت لە بواری هونەری حوتەمدا دابەشکردنی خەڵاتەکانی ئۆسکارە و ئام ساڵی شاشەوەی ساڵانی ڕابردوو ئاهەنگی دابەشکردنی 98مین خەڵاتەکانی ئۆسکار لە هۆڵی دۆڵبی لە شاری لۆس ئانجلس بەڕێوەچوو وەک پێشبینیەکرا فیلمی وان باتڵ ئافتە ئاناڤای دەرهێنەر پۆڵ تۆماس ئەندرسۆن براوی سەرێکی خەڵاتەکان بۆ لە کۆی 13 خەڵات 6 خەڵاتی بەدەستێناوە لە کەتیگۆری باشترین فیلم باشترین دەرهێنان باشترین ئەکتەر بۆ ڕۆڵی داوەچی باشترین سیناریۆ وەرگیرا و باشترین مۆنتاژ و ئۆسکاری باشترین کاستینگ با بینەری ئەم راپۆرتەوی. The Oscar goes to One Battle After Another. ئاهەنگی دابشکردنی 98مین خولی خەڵاتەکانی ئۆسکار لەسەر شانۆی دۆڵبی لە شاری لۆس ئانجلسی ئەمریکا بەڕێوەچوو فیلمی وان بارل ئافتەر ئاندەری دەرهێنەر پۆڵ تامس ئاندەرسن براوەی سەرەکی خەڵاتەکان بوو. فیلمی وان بارل ئافتەر ئاندەر کە بۆ 13 خەڵات پاڵێورا بوو 6 خەڵاتی بەدەستهێنا لە کاتیگۆری باشترین فیلم، باشترین دەرهێنان، باشترین ئەکتەر بۆ ڕۆڵی لاوەکی، باشترین سیناریۆی وەرگیرا و باشترین مۆنتاژ و ئۆسکاری باشترین کاستینگ. فیلمی وان بارل ئافتەر ئاندەر خەڵاتی گۆڵدن گلۆبی باشترین فیلم و خەڵاتی بافتای باشترین فیلمیشی پێبەخشراوە. فیلمەکە لە ژانری کۆمیدیایە هەرچەندەکە کەشێکی جوڵە و دراما باڵی بەسەردا کێشاوە. فیلمی وان بارل ئافتەر ئاندەر کە ئەستێرەی دیاری هۆلیوود لیۆناردۆ دیکاپریۆ کاراکتەرە سەرەکیەکەی بەرجەستە دەکات و لا ڕۆمانێکی تۆماس بینشۆنەوە وەرگیراوە لەلایەن ڕەخنەگرانی سینەماوە پێشوازیەکی باشی لێکراوە ئەویش لەو سۆنگەیەوە کە توانیوێتی هاوسەنگی ڕابگرێ لە نێوان ژانرەکانی ئەکشن و کۆمیدیای ڕەشدا و ئەوەش ڕێی لە بەردەمدا هەموار کردووە کە لە وەرزی خەڵاتەکاندا ببێتە ڕکابەرێکی سەرەکی. فیلمەکە چەند بابەتێکی سیاسی و کۆمەڵایەتی دەوروژێنێت و توانیوێتی ئەو هاوسەنگیە ڕابگرێت. The Oscar goes to Sinners. فیلمی سینەرزیش براوەی دووەمی خەڵاتەکانی ئۆسکار بوو. فیلمەکە بۆ 16 خەڵاتی ئۆسکار پاڵێورا بوو بەوە ژمارەی پێوانەیی لە مێژووی ئۆسکاردا تۆمار کرد و لە کۆی 16 خەڵات براوەی 4 خەڵات بوو لە کاتیگۆریەکانی باشترین نواندن لە ڕۆڵی سەرەکیدا، باشترین سیناریۆی ڕەسەن، باشترین میوزیک و ئۆسکاری باشترین سینەماتۆگرافی. Their mother, who's over there, told them that they could do anything. The Oscar goes to K-pop Demon Hunters. فیلمی K-pop Demon Hunters خەڵاتی باشترین فیلمی ئەنیمەیشنی درێژ و باشترین گۆرانی ڕەسەنی بەدەستهێنا. لە کۆی خەڵاتەکان کۆمپانیای وارنەر برۆس پێشەنگی لیستی خەڵاتەکان بوو بە کۆی گشتی بەرهەمەکانی ئەو کۆمپانیایە 11 خەڵاتی بەدەستهێنا لە بەرامبەردا نێتفلیکس بە 5 خەڵات بە پلەی دووەم هات ئەمە جگە لە خەڵاتێک بۆ کورتە فیلمێکی لایڤ ئاکشن. The Oscar goes to Michael B. Jordan. ئەکتەری ئەمریکی مایکل بی جۆردن خەڵاتی باشترین ئەکتەری لە ڕۆڵی سەرەکیدا لە فیلمی سینەرزدا بەدەستهێنا. خەڵاتی باشترین ئەکتەری ژن لە ڕۆڵی سەرەکیدا بەخشرا بە جێسی باکلی لە فیلمی هامنێتدا.
Sinners, Ryan Coogler. ئۆسکاری باشترین سیناریۆی ڕەسەن بە دەرهێنەر ڕایان کۆگلەر بەخشرا لە فیلمی سینەرزدا. ئەکتەری ئەمریکی شۆن پێن خەڵاتی باشترین ئەکتەری پاڵپشتی لە فیلمی One Battle After Anger پێبەخشرا. خەڵاتی باشترین خانمە ئەکتەری پاڵپشت بەخشرا بە ئێمی مادیگان لە فیلمی وەپنسدا. Frankenstein. فیلمی فرانکشتاینی دەرهێنەری مەکسیکی گیلەرمۆ دێل تۆرۆ سێ خەڵاتی تەکنیکی بەدەستێنا کە بریتی بوون لە باشترین ماکیاژ و ستایلی قژ، باشترین دیزاینی جلوبەرگ و باشترین دیزاینی بەرهەمهێنان. لە کاتیگۆری فیلمە جیهانیەکانیشدا فیلمی سنتیمنتال ڤالی و ئۆسکاری باشترین فیلمی بەدەستهێنا، ئەوەش یەکەمین خەڵاتی ئۆسکارە کە فیلمێک بە نوێنەرایەتی وڵاتی نەرویج بەدەستی بهێنێت. And the Oscar goes to Sinners. ئاوازدانەر لۆدویگ گۆرانسن خەڵاتی باشترین میوزیکی ڕەسەنی بۆ فیلمی سینەرز پێبەخشرا کە ئەوەش سێمین خەڵاتی ئۆسکارە لە ژیانی هونەریدا. 7 years old, the little boy, he put a guitar in my arms. هونەرمەندی میوزیسیانی کورد دکتۆرە پەڕەنگ فەرازمەند کتێبێک سەبارەت بە میوزیکی کوردی بڵاوەکاتەوە. خاتوو پەڕەنگ فەرازمەند میوزیسیان، میوزیکناس، ئەنتۆمۆزیکۆلۆژیست، یاریدەدەری پرۆفسۆرە لە بەشی میوزیکزانی کۆلێژی میوزیکی زانکۆی مارتین لۆتێری ئەڵمانیا. نوێترین کتێبی لەسەر میوزیکی کوردی لە ڕوانگەیەکی میوزیکیانە و جێندێریەوە بە زمانی ئینگلیزی بڵاو کردوتەوە. سەبارەت بە جێندەر و دەسەڵات و میوزیشی ترادیۆسناڵی کوردی کتێبەکە بەرهەمی 12 ساڵ توێژینەوەی خاتوو پەڕەنگ فەرازمەندە لە سەر میوزیکی کوردی لە چەندین ناوچەی ڕۆژهەڵات و هەروەها لە دیاسپۆرە. بە سوپاسەوە دکتۆرە پەڕەنگ لە شاری هالەزالە لە ئەڵمانیا ڕاستەوخۆ لەگەڵماندا. دکتۆرە سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم دکتۆرە پەڕەنگ فەرازمەند میوزیکی کوردی میوزیکێکی دەوڵەمەندە، بەڵام تا ئێستا کەمتر کتێب و توێژینەوەی ئەکادیمی سەبارەت بەم هونەرە ڕەسەنە بڵاو کراوەتەوە. ئامانجی بەڕێستان لە بڵاوکردنەوەی ئەم کتێبە چی بوو بە دیاریکراوی؟ سەرەتا ڕێز سڵاوی گەرم لە خزمەت جەنابتە سەرجەم بینەرانی بەرنامەکەتان لە کاناڵ جوانەکەی کورسات، سپاس بۆ بانکێشنەکەتان. سەبارەت بە پرسیارەکەتان، ئامانجی سەرەکی من لە بڵاوکردنەوەی ئەو کتێبە ڕاستەکەی شیکردنەوەیەکی تەواو زانستیانە لەسەر کولتوری موزیکی یەکجار زۆر دەوڵەمەندی کوردی بوو بۆ ناساندنی لایەنە جۆرە جۆرەکانی موزیکی کوردی نەک خەڵکی کورد بەڵکو بە دنیای ئەکادمی و خەڵکانی میلەتانی دیکەش، چونکە بەڕاستی زانستی کوردی شیاوی ئەوەیە کە لە دنیای ئەکادمیدا قسەیەکی زۆری لەسەر کردێ. باشە دکتۆرە کتێبەکەتان پێشکەش کردووە بە هونەرمەندان ناسری ڕەزازی، نەجمەدینی غولامی، مەرزیە فەریقی، فەتانەی وەلیدی و هەموو میوزیکڤان و گەورە هونەرمەندانی کورد و هەموو کوردێکی لایەنگری هونەر و میوزیکی کوردی لە ڕێی ئەم پێشکەشکردنەوە ویستوتە چ پامێک بگەێنیت؟ ڕاستەکەی ئەوە دەوڵەمەندی و لایەنی زۆر زۆر گرنگی هونەرەکەی ئەوان بۆ کامیهاندا و ئەو بیرۆکەی لە مندا پێکێناکە دەست پێ بکەم بە نووسین لەسەر موزیکی ئەوان، چونکە بەڕاستی موزیکی ئەو هونەرمەندە بەڕێزانە نەکرد خاوەنی لایەنی هونەری زۆر زۆر بەرزە، بەڵکو ئایدێۆلۆژی و بیرۆکەی زۆر زۆر تایبەتیشی لە پشتە کە لە ڕوانگەی زانستی و قسەیەکی زۆر دەتوانێت لەسەری بکردەوە. من هەوڵمدا کە ئەو کاری بکەم و وفایەکی خۆشم بنوێنم بە هونەری و هونەرمەندانە. باشە دکتۆرە ئەم کتێبە لە 600 لاپەڕێ لە توێی 2 جەڵدا چاپ کراوە، بە زمانی ئینگلیزی بڵاو کراوەتەوە. بۆچی کتێبەکە بە زمانی ئینگلیزی بڵاو کراوەتەوە؟ سەرەتاوە ڕاستی پێم پێویست بوو، چونکە لەسەر کولتوری موزیکی کوردی لە ئاستی جیهانیدا
بڵاوبوونەوەی و کتێب و نووسراوی زانستی ئەو چۆنیە و بەداخەوە ئێستا کە مەخون لە دەرەوە دەژیم دەبینم خەڵکانی میلەتانی دیکە ئاگاییکی ئەو توێن سەبارەت بە شوناسی میلەتی کورد وەکو هونەرەکەیان وەکو موزیکەکەمان نییە هەر بۆیە بە پێویست زانی ئەو کتێبە سەرەتا بە زمانی ئینگلیسی بوو نووسرەوە لە دنیا ئاکادمیکدا بڵاوبێتەوەی کە هەموو ئەو کەسانی کە هۆگرن و خوازیاری زانینی زیاتر لە ئەو تێگەیشتنی زیاتر لە شناسی کوردی موزیکی کوردی ئەو کتێبیان بەردەست بێ. باشە دکتۆرە پەڕەنگ باخی توێژینەوە ئەکادمی و ئێتنۆموزیکیەکان چۆن هەڵەسەنجێنیت بۆ براودان بە میوزیکی ڕەسەنی کوردی و ناساندنی ئەم هونەرە بە خوێنەری کورد و جیهانیش بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ زۆر سپاس بۆ پرسیارە گرنگەکەتان. ڕاستی زانستی ئێتنۆموزیکۆلۆژی ئەو ڕۆدەرفەتێکی زۆر چاکی بۆ هەمووی ئێمە تۆژێرانی کورد ڕەخساندۆ بۆ ئەوەی کە پێش لە هەموو شتێک بین بە شێوەیەکی زۆر زانستیانە قسە لەسەر موزیکەکەمان بکەین. بەڕاستی موزیکی کوردی بێجگە لەلایەنە دەوڵەمەندە هونەریەکەی هێندە لایەنی ئانترۆپۆلۆژیستی کۆمەڵماسی لەباری سیاسی جەندەری فێمینیزم هەموو بارەکانەوە نەک هەر لە بواری موزیک ناسیەوە هێندە قسە هەیە لەسەری بکردرێ کە زانستی ئێتنۆموزیکۆلۆژی ئەو ڕۆدەرفەتێ بۆ هەموومان ڕێکخستۆ هیوادارم هەموو توێژێرەکان ئەو کەڵک وەرگرن لەو دەرفەتەوە لەو باری ئێتنۆموزیکۆلۆژی و بتوانن زیاتر لەسەر موزیکی کوردی بنووسن. بەڵێ ئێمەش بەهیواین. باشە دکتۆرە وەک خۆت ئاماژەت پێ کردووە کتێبەکە بەرهەمی 12 ساڵ توێژینەوەی بەڕێستانە لەسەر میوزیکی کوردی لە چەندین ناوچەی ڕۆژهەڵات و هەروە لە ئەوروپا یاخود جیهان بە شێوەیەکی گشتی تەرخانکردنی ئەم ماوە درێژە بۆ بەرهەمێنانی کتێبێکی لەو جۆرە چی ئەگەێنێ یاخود چ پێهامێکی لە پشتەوەیە؟ سەرەتا وا بزانم ئەوەڵ شتێک کە دەیگەێنێ ئەوەیە کە ئەو کولتورە بە تاڕادەیەک دەوڵەمەند و بەربڵاوە کە بە ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ توێژینەوە لەسەر توێژینەوەکردن لەسەری بەڕاستی ئەوە بەس نییە ئەوەندە دەوڵەمەندە ئەوەندە بەربڵاوە و ئەوەندە فرە ڕەنگە کولتوری موزیکی کوردی لە هەموو پارچەکانی کوردستان و لە ناوچە جۆرا و جۆرەکانی هەر پارچێک لە کوردستانی گەورە هەر ساڵە و هەر هەفتە و هەر مانگەی کە من توێژینەوەم کرد هەستم بە ئەوەی کە دیسان پێویستە کاتی زیاتری لەسەردا بنم دووبارە لایەنی نادیاری زۆرترم بۆەوە دەرکەوت و بە پێویستم زانی کە ساڵانێکی زیاتری بۆ تەرخان بکەم بۆ ئەوەی کە هەموو لایەنەکانی لەو بوارێکی لەو ڕوانگەیەوە کە من کارم لەسەردم کرد و بە هەموو لایەنەکانی ڕابگەم بتوان لەسەر بکەم و بینووسم. بەڵێ باشە دکتۆرە جیاواز لەم کتێبەی بەڕێستان لە ئێستادا ئاستی میوزیکی کوردی بە شێوەیەکی گشتی چۆن هەڵەسەنجێنیت؟ شێوەیەکی گشتی خۆشبەختانە ئێستانە موزیسیەکانی هەم لە ڕابردوو هەم لە ئێستاشدا موزیسیەنانی زۆر پرۆفێشناڵ و کارجوانمان هەیە هەم لە ڕووی گۆرانی بێژ و لە ڕووی ژەنیار و ئاوازدانەر و خۆشبەختانە دەوڵەمەندی نەوارەیەوە هەندێک کەمکۆڕی هەیە لە بواری سپانسەر و پرۆدیوسیۆر و ئەو شتانە کە هیوادارم ئەوە لە هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیریە لایەنە بەرپرسیارەکان بتوانن ئەو گیر و گرفتانە بۆ هونەرمەندان و بۆ موزیسیەنان حەل بکەن و هیوادارم بتوانن بە شێوەیەکی ئاسانتر بەرهەمی جوانتر پێ بێنن بەڵام بەگشتی موزیکی کوردی ئەمە موزیکی هونەرمەندان و موزیکی زۆر جوان پێشکەش دەکەن هەم هونەرمەندانی میلیمان کە بۆ خۆی لایەنێکە لە کولتوری موزیکی کوردیەکەمان و هەم ئەو کەسانی کە لایەنی موزیکی هونەری کار دەکەن. باشە دکتۆرە پەڕەنگ باشە بەنیازنی ئەم کتێبە بۆ زمانی کوردی وەربجێڕێت چونکە ئاشکرا کە وەرجێڕانی ئەم کتێبە بۆ زمانی کوردی کاریگەریە بێ بۆ ئەوەی کە خوێندکاران لە زانکۆکان بۆ لە توێژینەوەکانیانە سوودی لێ بینن یاخود کاریگەریە بێ بۆ دەوڵەمەندکردنی کتێبخانەی کوردی بە شێوەیەکی گشتی پلانێکی لەو جۆرەتان لە بەردەمانی ئەگەر ئێستاش نەبێت لە داهاتوویشی نزیکا بێت؟ بەڵێ ڕاستی ئێسقەزا تقریباً سێ چوار شەو لەوەی پێش بوو بەڕێز کاک دکتۆر ئامانج غازی
بە پرسیاری کۆلێژی موزیکناسیەت موزیکۆلۆژی لە دانیشگای لە زانکۆی سەلاحەدین پەیوەندی بەمنەوە گرت و پێشنیاری بەوەی دام کە ئەو پێشنیاری پێدام کە کتێبەکەی وەجێڕنەوە سەر زمانی کوردی و منیش بە خۆشحاڵیەوە پێشوازیم لێ کرد و هیوادارم کات ئامانج بە زووی دەست پێ بکە ئەو کتێبە بە زمانی کوردیش بەردەست بۆ دنیای ئاکادمیکی کوردیش. بەڵێ باشە دکتۆرە پلانی داهاتووتان یاخود بەرهەمی داهاتووتان چی ئەبێت؟ لەواری نووسینەوە ئەگەر مەبەستان بێ من هەر ئێستاش خەریکم درێژە دەدەم بە توێژینەوەکانم لەسەر موزیکی کوردی بەگشتی لەسەر موزیکی و بەتایبەتی لەسەر موزیکی کوردی ئێستا خەریکی نووسینی پرۆژێ پۆست دکتۆراکەمم و هیوادارم تا 4 ساڵی دیکە چونکە بەڕاستی دەخایە نێوەندەشی پێویستە بتوانم کتێبێکی دیکە کە بەرهەمی پرۆژێ پۆست دکتۆراکەمە ئەویش بڕاو بکەمەوە و هەروەها لە هەمان کاتیشدا خەریکی نووسینی کتێبێکم لەسەر موزیکی لەسەر تێئۆری و لایەنی تێکنیکەکانی موزیکی کوردی کە بەڕاستی ئەو بۆشایش هەست پێ دەکرێت لە نێو زانستی یان دنیای ئاکادمیکی موزیکی کوردی و هیوادارم کە بۆ زوانش بتوانم ئەو کتێبەش بڵاو بکەمەوە. ئێمەش بە هیواین. باشە دکتۆرە بەنیازنی لە داهاتوودا ئەم بەرهەمەت کە دوو بەشە ئەوەی کە بە ئینگلیزی بڵاو کراوەتەوە بە زمانی ئینگلیزی کۆڕی بۆ بکەی مەراسیمی ناسان و بڵاوکردنەوەی بۆ بکەی لە کوردستان بە دیاریکراوی لە باشووری کوردستان پلانێکی لەو جۆرە لە بەردەمانە؟ هیوادارم ئەو هەلە بڕەخسێ و هیوادارم کە هاوکارانمان و هاوپیشەکانمان و ئەتنۆموزیکۆلۆگەکان لە هەرێمی کوردستان ئەو هەلێ بۆ من بڕەخسن بە خۆشحاڵی و بەشدار دەبم و ئەوە شانازێکی گەورەیە بوو من. بەڵێ ئێمەش بە هیواین. باشە دکتۆرە من دوا پرسیارت لێ ئەەکەم ئێمە باسی لایەنە تیۆریەکەمان کرد ئەی لایەنی پراکتیشی خات و پەڕەنگ چی لە هەک بایە بۆ داهاتوو؟ بۆ داهاتوو بەڵێ ئێستا چونکە من لە حاڵ حازردا مامۆستای ئەتنۆموزیکۆلۆژیم لە زانستگای مارتین لۆتەری وڵاتی ئاڵمان بەردەوام خەریکی وانەکوتنەوە بە خوێندکارە ئەوروپیەکانم و وانی موزیکی کوردی یەکێک لە وانە سەرەکیەکانە کە بەردەوام من بەڕێوەی دەبم کۆرسەکانی بەڕێوە دەبم و ئێستاش گروپێک و ئانسامبلێکم پێکێناوە لە هەر ئەو خوێندکارانم هەم لە زانستگای مارتین لۆتەر و لە زانستگاکانی دیکەش کە من بەردەوام ئەوانم دۆتەوە و ئەو خوێندکارانە بە تێگرایی خوێندکارانی ئەتنۆموزیکۆلۆژی و بەشی پێداگۆژیش ئانسامبلێکمان دروست کردو و هیوادارم بە زووی بتوانین لە داهاتوویەکی نزیک یەکەمین کۆنسەرتمان بەڕێوە بەرین. بەڵێ باشە دکتۆرە پەڕەنگ من وتم دوا پرسیار بەڵام پاشگەز بوومەوە پرسیارێکی تریشم هەیە پەیوەندی و هەماهەنگیت لەگەڵ ناوەندە ئەکادیمیەکان لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی مەبەستم لە باشووری کوردستان چۆنە؟ ڕاستیکە ئەوەیە تا ئێستا پەیوەندێکی زۆر چڕ بمنەوە نەگیراوە بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک لە هاوپیشەکانمان هەمکارەکان و لە ئاکادمیسیەنەکانی هەرێمی کوردستان بەتایبەت لە شارە جوانێکی هەولێر و لە زانکۆی سەلاحەدینەوە پەیوەندیان پێوە گرتوم و داوایان لێ کردم کە بەشداری بکەم لە فڕانسی کە بە زووی قەرارە ئەوان بەڕێوەبرن لەسەر موزیکی کوردی و بتوانم بابەتێکی زۆر دەوڵەمەند پێشکەش بکەم. بەڵێ دکتۆرە پەڕەنگ سوپاس لە شاری هالەزالەوە لە وڵاتی ئەڵمانیا ڕاستەخۆ لەگەڵمان بووی خەرمان بەرەکەت و هیوای سەرکەوتنت بۆ خوازین وەک هەمیشە. بە یارمەتی هاوکارانم گەشتیاڵە و هونەریەکانم پێشکەشکردن وەک هەمیشە خۆشیتان ئاواتمە. نزیکەی 60 کەسێکە بوو لە ماڵی لە خوارمانەوە ماڵی کاک حەسەنی کارەبا ماڵی کاگنات ئەمانە هەمویان بە کاملی تقریبا تیار حکیمی بارانی ڕەمجیان بە 21 شەهید کە 5 مام و باوکی دایکم بوون لەگەڵ خوشکێکم خوشکێکی تریشم